لە داهاتوودا کەس لە مزگەوتەکان باگ نادات، دەنگی ناخۆشی و جیاوازی لە کاتی بانگدان نامێنێت. الله أكبر الله أكبر الله أكبر سڵاوتان لێبێت، من پشتیوان کەریمم لە یەک باسی ئەمڕۆ زانیاری زیاتر لەم بارەوە دەخەمەڕ. ماوەی چەند ڕۆژەکە لە سنووری داری سەربەخۆ سۆران کار لەسەر سیستەمی با ئەلێکترۆنیکردنی بانگدانی مزگەوتەکان دەکرێت. هۆکار هەروەک بەڕێوەبەری ئەوقافی سۆران ڕاگەیاند گرفتی جیاوازی کاتی بانگدان و کەسانی دەنگ ناخۆش وای کرد وەزارەتی ئەوقاف کار لەسەر بیرۆکەیەکیەوە بکات. دکتۆر پشتیوان سرێش مەی بەڕێوەبەری ئەوقافی دارەی سەربەخۆ سۆران لەم بارەوە بە یەک باسی ڕاگەیاند پرۆژەی با ئەلێکترۆنیکردنی بانگدانی مزگەوتەکان بیرۆکەی وەزارەتی ئەوقافە و گرفتی ناشەرعی نییە و لیژنەی باڵای فتووە بڕیاری لێوەداوە. ئەو کارەکەش هەروەک بەڕێوەبەری ئەوقاف ئاماژەی بۆ دەکات بەردەوام لە مزگەوتەکان گرفتی جیاوازی کاتی بانگدان هەبووە. لە هەمان کاتدا کەسانی دەنگ ناخۆش بانگیان دەدا ئەمە شوای کرد ناڕەزای لێ بکەوێتەوە و وەزارەتی ئەوقاف بیر لە پرۆژەیەک بکاتەوە کە بێگومان هەموو ئەو کێشانە چارەسەر دەکات. دەشڵێت لە ئێستادا سەرقاڵی خستنی بانگین لە هەموو مزگەوتەکان سەرەتا لە سەنتەری قەزای ناوەندی سۆران دەست پێ کردو، دوای سۆرانە قەزای سیدەکانیش دەست کراوە بۆ پرۆسەیش. لە داهاتوو تەواوی قەزەکانی دارەی سەربەخۆ سۆران پرۆژەکە جێبەجێ دەکرێت. بەڕێوەبەری ئەوقافی دارەی سۆران ڕۆنیشی دەکاتەوە کە بانگی ئەلێکترۆنی تەنیا ناوە، چونکە بانگدانەکە ڕاستەخۆ لە ڕێگەی ستۆدیۆ بانگ دەدرێت و ئەو بانگە لە ڕێگەی ئامێرێکەوە دەگوازرێتەوە بۆ تەواوی مزگەوتەکان. لە سنووری دارەی سەربەخۆی سۆران 600 مزگەوت بوونی هەیە. لە قۆناغی یەکەمدا و سیستەمە لە مزگەوتەکانی سەنتەری قەزاکان و گوندەکانی نزیک شارەکان و دواتریش گوندەکانی تر جێبەجێ دەکرێت. هاوکات لای خۆیەوە نەبەز ئیسماعیل وتەبێژی وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی هەرێمی کوردستان تایبەت بە یەک باسی ڕاگەیاند بەگشتی لە هەرێمی کوردستان 6084 مزگەوت بوونی هەیە و پرۆسەی با ئەلێکترۆنیکردنی بانگدانیش لە سنووری پارێزگای هەولێر کۆتایی هاتووە. لە ماوەیەکی نزیکیشدا لەسەر تاسەری هەرێم ئەم پرۆسەیە جێبەجێ دەکرێت. بە یارمەتی هاوکارانم یەک باسی ئەمڕۆمان پێشکەشکردن هەر شاد